با دروشمی دلزار کۆسارێک لە شەعر و بەرەنگاری زانکۆی کۆیە بە مانجی شیکاری لە بەرهەمە ئەدەبی و ڕۆشنبیریەکانی شاعری گەلی کورد ئەحمەد دلزار وەرکشۆپێکیان ڕێخست. لە سەرەتای وەرکشۆپەکەدا چەندین وتار و پەخشانە وتا لەلایەن ئامادەبوانەوە پێشکەش کران. ڕێزلێنا بە سوودویی لە بەهرەداران لە شۆڕەسواران لە فیداکاران لە ناوداران لە کەسایەتی دیار و ڕێزداری وەک مامۆستا ئەحمەد دلزاری ڕیسپەرە هەڵدەکەوێ بە دەگمەن مرۆڤێکی وا بگاتە 100 ساڵ تەمەن. دلزار سەدەیەکە 100 ساڵە لە هەناسە و خەون و خەیاڵە. دەمێکە شاعری دڵتەر ئەمیناغی ئەختەر کە دەکاتە خاڵی باوکی مامۆستا دلزار لە شیعرێکدا بە دەنجی سوڵاڵی مشکۆی نەمرد چرکیان دیوێتی پڕبەزار لە پاش مەرگم چ فایدەیە بێ سەر قەبرم لە بۆ شیوەن هەتا ماوەم نەفەس بفەرموو بپرسە چۆنە دیوار. ئەگەر کەسێک بتوانێت وەکو شاعرێک بەرپرسی هەموو جیهان بێ ئەبێ دەسەرەتاوە پەیوەندی بە چیاکانی خۆیەوە هەبێت. ئەگەر پەیوەندی بە چیا و گوندەکانی خۆیەوە نەبێ ناتوانێت شعر بۆ جیهان بنووسێ. بەڵام ئەگەر دڵزار پەیوەندی بە خاچی کوردستانەوە نەبوایەوە، ئەگەر دڵزار پەیوەندی بە هەیبەت سوڵتانەوە نەبایەوە، ئەگەر هەموو شار و شارۆچەکان و گوندەکانی کوردستانی ئاشنا نەبوایە، ئەوە نەیەتوانی بتوان شعرێکی جوان بۆ سوپای سوور و بۆ شۆڕشی ئۆکتۆبەر بنووسێ. بەشێکی تری دیدارەکە چەند پانێڵ و توێژنەوەیەکی زانستی لاخۆ گرتبوو کە باسییان لە ژیانی تایبەتی شاعیر ئەحمەد دلزار دەکرد و فیلمێکی دیکۆمنتاری شاعیریش بۆ ئامادەبووان نمایش کرا. من خۆم وەکو مامۆستایەکی بواری ئەدەب و شعر لە خزمەت شاعرەکانی مامۆستا توێژینەوەیەکی چەند لاپەڕەییم پێشکەش کرد. ویستم لێرەدا ئەمە بۆ ئامادەبووان بۆ خوێنەرانی شعر و شاعیرەتی دلزار بخەمە ڕووکە دلزار لە تەمەنەی لە تەمەنەکانی شعری خۆیدا داهێنانی لە چەند بڕگەیەک لە چەند خاڵێکی شعردا کردووە. لە ڕاستیدا ئەحمەد دلزار شاعرێکی گەورە بووە، بەڵام لە هەمان کاتدا سیاسەتمەدار بووە. لە ساڵی 1946 لە ڕێزەکانی حیزبی شوعی کاری کردووە و هیچ کاتێک هەوڵی نەداوە وازی لێبێنیان ڕێبازەکەی خۆی بگۆڕی. لەو پێناوەدا قوربانی یەکجار زۆری داوە. شاعیر و سیاسەتمەدار ئەحمەد دلزار کە ئێستا 100 ساڵ تەمەنیەتی لە 1 ساڵی 1920 لە بنەماڵەیەکی کورتپەروەری شاری کۆیە چاوی بە دنیا هەڵهێناوە و لە چەندیمانەیەکدا کەوە خۆی ئاماژەی بۆ دەکات 69 ساڵی تەمەنی بۆ خوێندنەوە و نووسین تەرخان کردووە. لە قەزای کۆیەوە کاروان نازم، گەلی کوردستان.